من پروفیسۆر دکتۆر عەلی عوسمان بزانکۆی سلێمانی کۆلێجی زانستیان دازیارە کشتوکاڵەکان بەشی بەغداری لە ڕۆکی ئەمڕۆماندا باسی ڕۆکی قەفەسەدریەکەین بەعەربی پێوتە قەفەسەدریان بە کوردی پێوتە قەفەسەی سینگ مۆنستێرە ناوزانستیەکەش هەر مۆنستێرە دیلیشۆسە بەسبەت ئەم ڕۆکەوە یەکێکە لەو ڕۆکانی ناوماڵ کە شێوەیەکی جوانی هەیە تەمەنێکی زۆرە جاریەوە تا 15 ساڵ 20 ساڵە ژێ دەتوانێت درێژ بێت تا 10 مەتر ڕۆکێکی خۆڵواسە خۆڵواسینەکەشی لە ڕێگەی ئەم ڕێگا هەوایانەوەیە کە دەرەچێت لە ڕۆکە گەڵەکانی بە شێوەی بڵێن چۆن دەڵێی پێوتە متەشەقیقیان پارچە پارچە بوو بەسبەت ئەم ڕۆکەوە یەکێکە لەو ڕۆکانی کامیشە سەوزە تەمەن ناوچەی ئیستیواییەکانەوە هاتووە لە وڵاتی ئێمە بێ لە ژوورۆپەرەوە دەکەین تا ڕادێکی زۆر حەزی لە شەیە لە هەمان کاتە بەنسبەت ئەم ڕۆکەوە ئەگەر ڕووناچی نزیک بێ لە پەنجەرە نابێ زۆر لە بڵێن ڕووناکی و دوور بێ لە ڕووناکی و دوور بێ گەڵاکانی گەڵای کامیل دەرەچێ ینی ئەم دراویانێتیان نابێ بەڵام ئەگەر نزیک بێ لە پەنجەرویان ڕۆژی ساعتێ 2 ساعت چۆنەڵی ڕووناچێشی تا حدێک لێ بە جوانترە بێ گەڵاکانی بەسبەت ئەم ڕۆکەوە یەکێکە لەو ڕۆکانی کە ڕێژێکی زۆر ئۆکسجین ئەیە بە هەوا لە هەمان کاتا بڵێ غازە ژێراویەکان و تۆمۆکسیدی کاربۆنەوە نامژێ توانای ئەوەی هەیە کە لە بڵێ ڕۆژێکی بە قەناعەتە لە زۆر زۆری گڵە خاکە ئەتوانێت بژێ بەڵام ئەگەر 2 ساڵ 3 ساڵ جارێک بڵێن گەڵەکەی بگۆڕی ئەکەید ینی بە شێوەیەکی جوانتر دەرەچێت بەس زیادکردنی ئەم ڕۆکەوە زۆر ئاسانە زیادکردنی هەر بەشێک لێکەیتەوەوانە ڕێگێکی هەوای پێوە بێت لەگە گەڵایەکە خۆی ئەتوانێت گۆ بکەیت دەرکا و ئەتوانێت لە ناو لمەیان مەسەر ناو پیتمۆسە بیچێنی لە ماوەی ماجەکە 2 مانگە گەورە بێ لە هەمان کاتا بەنسبەت ئەم ڕۆکەوە باسمەکە لە زۆر ژۆرەکانی خاکە بێ لە زۆر شوێنە ئەتوانێت مەسەر لە ماڵە تا ڕادێشی زۆر بڵێن توانای ئەوەی هەیە کە گەرمی بێت تەحمولیەکە سەرمایەکی زۆر بێت تەحمولیەکە باس بە مەرجێک نەگاتە ناقیس یعنی گەر بگاتە پلەی بەستن لە زستانە جارەوە گەڵاکانی ڕەژە بێ و لە هاوینی ژاتا ئەتوانێت 35 لە ماڵا بژێ بەسبەت ئەم ڕۆکەوە جوانیش تایبەتی خۆی هەیە مەسەلەن بۆ ڕازانەوە ئەتوانێت بە شێوەیەکی تاکدا بدرێت لە گۆشەیەەکە ئەتوانێت بڵێن لەگەر ڕۆژکە وت لە هەمان کاتە وەک ڕۆژێکی خۆڵواس ئەتوانێت لەگەر ڕۆکەکانی ترە لە بلابوانە یەک بگرێ و دیمەنێکی جوانەیە بەنسبەت ڕۆکی بڵێ مۆنستێراوە پێوترێ دڵاکاتەوە یان مەسەلەن یەکێکە لەوانەیە کە ئەڵە خۆشیێنێ بۆ ماڵەوە یان مەسەلەن یەکێکە لەو ڕۆکانی کە تاقەی سلبی ئەمشێ یا زۆر جا مەسەلەن ئایۆناتی بڵێن ئیجابیە بە کەشەکە لە هەمان کاتا بڵێن یەکێکە لەو ڕۆکانەی کە ئەتوانێت بە تەنیا مەسەلەن ڕوبەرێکی زۆر داگیر بکە لە ئینجانێکی زۆر کەمە بەنسبەت ڕۆکی قەفەسەدریەوە یەکێکە لەو ڕۆکانی کە تحملێکی باشێ یان چەند ساڵێک دەتوان لە ئینجانێکا بمێنێتەوە وەک باسمەکە 2 ساڵ 3 ساڵ جارێک ئینجانەکەی بۆ گەورە کرێ باشترە و لە زۆر جۆری خاکانی ژاژیە بەنسبەت بڵێن سەمادەویان توخمە خۆراکیەکانەوە ئەگەر لە بەهارە مەسەلەن ماگی 2 3 4 ماگی هەشتونەوەوانە چەند جارێک توخمە خۆراکیەکانی پێ بتێ شێوەی جوانترە بێت لە هەمان کاتا بەنسبەت ئەم ڕۆکەوە یەکێکە لەو ڕۆکانەی کە بەڕادەیەکی زۆر مقاومینە خۆشەکانەکە بە تایبەتی ئەگەر شوێنێک زۆر شێدار بێ زۆر سێبەر بێ زۆر هەندێک نەخۆشیە مەسەوەک عنکەبوتەوانە زۆر جار بڵێن حەشەری قشری لەوانەیە لێبە بەڵام بە شێوەیەکی گشتی یەکێکە لەو ڕۆکانی کە زۆر مقاومەی نەخۆشەکانەکات.